ساڵتان لێ بم کاتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکەم خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی دیکە لەگەڵ ئێوە ئەزیز و خۆشویستم. ئێواری سلێمانی وەک دەزانن هەمیشە بەبەستێتی ئەو بابەتانە بروژێنێک کە لە ژیانی ڕۆژانەمان سوودی لێ دەبینین و هەروەها دەتوانین بە دوواداچوونی بۆ بکەین. جا میوانەکەی ئەم جارم لەم پرۆگرامە کەسێکی خاوە ئەزمون و کارکردنی ساڵانێکی زۆرە لە بواری مارکتین و بزنسداوە هەروەها بەردەوام لە وانەوتنەوە و پێدانی زانیاریە. زۆر گرنگە لە ژیاندا ئەو کەسانە بدوێنین کە سوودیان لێ ئەبینین، چونکە کەسانێک هەن بەردەوام خۆ پڕ دەکەن بۆ ئەوەی کەسانی دیکە پڕ بکەن. جا میوانەکەم لەو کەسانەیە کە هەمیشە لە بەدواداچووندا بۆ خۆی بۆ ئەوەی بیگەێنە بەوانی دیکە. حەز دەکەم لەم پرۆگرامە زۆر بە وردی گوێگرمان بن، دڵنیام سوود دەبینن بۆ ئێستا و بۆ داهاتوش. جا زۆر بەڕێز مامۆستا هۆگر دڵشاد ڕەواندزی کە بەڕێزیان ڕاهێنەری نێودەوڵەتی ڕاوێژکاری بزنس و مارکتینگن و زۆرینەی وانەوتنەوە خولەکانیشان هەر لەو بوارەدایە. مامۆستا زۆر بەخێر بێ، خۆشحاڵ بێرە دەتبینەوە. سپاس بۆ جەنابتان. حەزتان چێشە؟ ماندوو نەبن، سەرکەوتوو بن. سپاس ڕەنگۆ سپاس لەوە تیمە جوانشتان کە لێرەنا. بەڕێزن زۆر سپاسانەکەم. دڵنیام کەم تا زۆر خەڵکی ئێستا بۆی سوشەل میدیاوە لە ڕێگەی ئەکاونتەکانی بەڕێزتەوە ئەو خولانی ئەنجامی دەدەن. زانیاری هەیە دەربارەی هەم خودی خۆتان هەم شێوازی کارکردنتان. مەبەستمە بۆ بینەرەکانم لە ئێوارەی سلێمانی و هەم لە ڕادیۆی سلێمانی جارێکی دیکە داوا لە جەنابتان بکەم یاخود حەزکەم بزانین کە کورتەیەک لە ئەوەی کە ئەزمموی خۆت لە بواری ڕاهێنەری لە بواری کارکردن دەستپێکردنت بەم بوارە چی وای کرد کە تۆ ئەم بەشە هەڵبژێری لە ژیانت؟ زۆر باشە. تەوان دووبارە سپاس ڕەنگۆ سپاسی ئەو تیمە جوانەیەکەین بەڕاستی کە ئەو بەرنامانە بە باوەڕێ من زۆر گرنگن کە باسی شتانێک دەکەین کە خەڵکانێک یانی کەمیان دەست پێ بکەن یانەوەتە بیرۆکەری وەرگن کە بێتە هۆکارێک بۆ گەشە پێدانی خودی خۆیان بەڕاستی. ئەمن هۆگە دڵشادم وەکو باس کرد خەڵکی شاشوازم لە نزیکەی ساڵ 2014 بۆ 15ەوە کەم لە ناو منەظەماتی ئیش دەکەم لە ناو ڕێکخراوەکان چناو خۆی لە دەرەوە لە بواری جیاواز تەمان ئیش دەکەین. بواری بزنس و مارکتینگ لەبەرەوەی کەم لە ساڵی 2014 بۆ 15 دەستم بەکاری بزنسی خۆم کرد و کاتیانی سەبر بێگومان بزنس بۆ سەرکەوتنی هەموو بزنسێک پێویستی بە مارکتینگە، پێویستی بە بازاڕکردنە، ئیتر هەموو شتێک هەتا کەناڵێک هەتا هەر شتێکی دیکە کە لەو دنیاە هەیە پێویستی بە ئەوەی کە ناومان لێ نابزنس پێویستی بە مارکتینگەکەیە. جا لەو کاتەوە من دەستم پێ کرد بەڕاستی وسپاس بۆخوا ساڵانە کۆرساتی زۆرمان هەیە لە عێراق لە دەرەوە لێرە و ئیتر خەڵکانێکی زۆر شکووە بەڕێستە ئاگادار ڕۆژانە سەردانمان دەکەن و بەشداری کۆرسەکانمان دەکەن. مای خۆشحاڵی و سەرکەوتوو بن. دەمە بپرسم چ بنەمایەکی سەرەکی هەیە لە بواری ڕاهێنانی مرۆیی کە زۆربەی خەڵک پێویستە بیزانن و ئێوە ئاماژتانە لە یەکەمی خاڵەکان بیگەێنن بە زۆر باش. تەمان ئێمە سەرتاوەکو ڕاهێنەر بەر لەوەی کە بچینە بواری بزنس و مارکتینگ و بشکل عام هەموو ڕاهێنەرەکانیش وەکو خۆم شخصی ئێمە لە ڕاهێنەراتی وەکو بابەتێکی پیرۆز مقدس تەماشا دەکەین. باوەڕمایە هەر کەسێک کە خودی خۆی پێڕاهێنەروی وە ئەو شتێکی پێە پێویستە لەسەر بنەمای ئەوەی کە بیبەخشی. باوەڕمان وایە هەر کەسێک کە سەرکردە بیت، هەر کەسێک کە ڕاهێنەرێکی پرۆفشنال بی پێویستە ئەو زانستەیەکی هەیەی ئەو حلمی پێێتی لە ناخی خۆی نەیهێڵیتەوە، پێویستە بیگەێنی، چکە ڕۆژێک لە ڕۆژێ ئەکرێ بە هەر ڕووداوێک بە هەر شتێک ئێمە لە ژیان نەمێنین. گوناحە ئەو زانستەوە ئەو زانیاریکە ڕاهێنەرێکەیەتی کە شخصێکەیەتی نەکە ڕاهێنەرەکە شخصێکی دیکە لە ژیان گوناحە نەیگەێنی، پێویستە هەرچی هەیە بیگەێنی کەسی بەرامبەر لەوەی کە چاردەورەکە ئیسفادە بکە. ڕاهێنەری سەرکەوت و ڕاهێنەری سەرکردە ئەو کەسێک کە چاودۆرەکەی خۆی دەکاتە سەرکردە ئەو پامە هەیە دەیگەێنی خەڵکی دەوروبەری خۆی ئیسفادە لێ دەکات. ئەو بنەمایە لە لای من بەڕاستی زۆرترین زانیاری بگەێنی کە شخصەکان دیزانن. بەڵێ بۆ فێرخواست چۆن دەتوانێت ڕاهێنەری باش و خراپ لێک جیا بکاتەوە؟ تەمان ڕاهێنەرمان زۆرە لە دنیادا. ئەمن باوەڕم وایە، ئەم باوەڕی خۆم تەمانە قسەی دەکەم. باوەڕم وایە ئەگەر کەسێک بێت باسی پارە لەو خەڵکی بکات پێویستە بەخۆی پارەدار بیت. ڕاهێنەری باش ئەو کەسێک کاتێک قسێک لەو خەڵکی دەکات ئەو شتە لە ژیانی خۆی موجود بی. یعنی ناکرێت ئێستا من بێم باسی پارە لە تو بکەم کەسێکی فەقیرە، باسی مارکتینگ لە تو بکەم کەچی خاوەن بزنس نەبم، خاوەن کۆمپانیا نەبم، خاوەن جیهاتێک نەبم و لە بزنسەکەشمدا نەزەعاتم نەهی نابێت. شەرنی لام بزنسمە بیت نەزەعاتیشم لێی نابێت، چونکە ناکرێت بەڕاستی تۆ قسێک بۆ کەسێک بکەی ئێستا بەسەم بەرەسان ڕاگەیاندکارن کۆرسش ڕاگەیاندکاری لەو خەڵکی دەکەن دەبی توش لە ئەساسدا ڕاگەیاندکار بی، وانێ نابێت قسەی کتابی. بۆیە ڕاهێنەری باش و خراپ بە باوەڕی من ئەوەیە
بتوانڵم باش و باشتر لێکەینەوە ئەوەیە کە کەسێک لە ژیانی خۆی ئەو شتانەی جێبەجێکردبی و ئەو کەسێک کە فێرخوازە ئەتوانی سەری پرۆفایلی حیاتی کەسەکە بکە بزان لە ژیانیدا ئەو شتانی کە قسەی دەکا وێ یعنی لە زیانی خۆی جێبەجێ کردی ئەوە کوالیتی ڕاهێنەرەکە بەڵای من بە دیار دەخێت بەڕاست وەک دەڵێن نابێ پرسیاری تامی هەنگوین لە کەسێ بکەی کە هەنگوینی نەبینی بێت ناکرێت ڕاست لە ڕوانگەی ئێوە دەبێ بزانم گرنگترین ئەو توانانە چین کە کۆمپانیەکان دەتوانن لە کارمەندی خۆیاندا بەرهەمی بهێنن یاخود مەبەستیان بێت چۆن کارمەندی خۆیان بەرەو پێش بەرن و تواناکەی لێوەربگرن خۆی ئەوە لە بابەتی سەرسامڕەکانێمە لەو بوارە باز دەکەین کە ئێمە باوەڕوان وایە هەموو دامەزراوەک بەرەو پێچوونی هەموو دامەزراوەک بەندە لەسەر کارمەندی باش هەموو کەناڵەش تەلەڤیزیۆنی هەموو بزنزەک هەموو پرۆژێک لە جیهان ئەگەر کارمەندی پرۆفشنالمان نەبوو کارمەندی لێ هاتوومان نەبوو بێگومان دامەزراوەکە بەرەو پێش ناچی ئەمەی بۆ دێت 150 خەڵکی دەچێتە چێشتخانەیەک دەچێتە کەناڵێک دەچێتە شوێنێک کە پێی خۆشە کەسەکان دیارن کەسەکان کەسی باشن یان ڕەنگە تو لەبەر کەسێکەوە بچیە ڕێستۆرانتێک شت بخۆی شت بکڕی لەبەرەوەی کەسێک لەوێ بوویتە برادرت کەسێک لەوێ کارمەندێکی باشە ینی زۆربەی زۆرمان لە ژیانماندا لەبەرەوە دەچینە شوێنێک شت دەکڕین کەسەکە بوویتە برادر وێ بە باوەڕی من هەموو کۆمپانیایەک پێویستە لەسەر کارمەندی لێ هاتوو ئیش بکات چونکە کارمەندەکانیان هۆکاری سەرچین بۆ بەرەوپێچوونی دامەزراوەکان بەداخەوە لە هەرمی کوردستان لە عێراق بەتایبەتی کەم تا زۆر ینی ئیش لەسەر دەکرێت بەڵام زۆر گرنگی بۆ نادرێت کە کۆمپانیەکان تەنها کارمەند دێنن وەکو ڕۆبۆتێک ئیش پێ دەکەن لە کاتێکدا ئەو کارمەندە ئەتوانن ڕای بهێنن و توانایەکانی ئیسفادە لێ بکەن کە ئەو داهاتێک ئەو کۆمپانیا بەدەستیدنی لە ڕێژی ئاسایی خۆی ڕێ ئەو کارمەندەوە چەندین ستێپ و چەندین هەنگاو بەرزترکە بۆی بە باوەڕی من خاوەن بزنسی پرۆفشنال ئەو کەسەیە کە کارمەندانێک وەردەگری کە ئەو کارمەندانە ئاستی فێربوونیان زۆرە ئینێرجینە ئەتوانن شتی باش بە دامەزراوەکان بەڵێ هەمان ئەو جۆری کارمەندی کە جەنابەت سەباست کرد بۆمان کارمەندی خاوەن بڕوانامە و ئەکادمی یاخود کارمەندی لێ هاتوو بەهرەدار لە هەمان کارە لەو دوو جۆرە کارمەندەمان زۆرە ئێمە لەو دوو کارمەندەمان زۆرە تەمەنەوە دەگەڕێتەوە جۆری پرۆسەی بزنسەکە بۆنە ئێستا کە تۆ خاوەن پەیمانگایەک بیت مامۆستایەک بینی بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بتوێنێت توی لە کاتی ڕکلامکردن ئێمە ئەکادمی نەبێ ناتوانیت پێویستمان بە شەهادەی بەرزە لەو کاتی ڕکلامکردن دوای کە خەڵک بێت ئەو شوێنە بخوێنێت کە پێویستە مامۆستایەکە شادی بەرزبی بەڵام بۆ تۆ کۆمپانیایەک تێ پێویست بە کارمەندێکی کاڵ سانتەرە پێویست بە کارمەندێکی نۆرمال پێویست ناکرێت لەسەر شەهادەی زۆر بەرز کەسەکەی وەرگری یعنی لەسەر باوەڕی من ئەگەر هاتوو بزنسێک پێویستی بە شەهادە نەبوو پێویستە لەسەر کارمەندێک ئیش بکە ئەو کارمەندە کە لێ هاتووی و تاقی فێربوونی هەبی بەس ئەمن وەکو خۆم ینی حەز دەکەم جیاواز لە بڕوانامە شتێکی باز بکەم ئەمن وەکو خۆم کە خاوەن بزنسیشم کارمەند بەبێ شەهادە وەرناگرم لە دوو کەوانە مەبەستم لێرە چییە بۆ من کارمەندم ئێستا من خۆم کۆمپانیا بەکردانی ئۆتۆمبیلێ با ڕکلامێکی بۆ خۆمان تۆ ماڵی خۆت سپاس من کاتێک کارمەندێک وەردەگرم کە خاوەن شەهادەیە ئەسڵ پێویستم بە شەهادەکی ئەو نییە بەڵام احترام لەوەی دەگرم کە چەندی ساڵە خوێندوویەتی کۆمەڵە خاوەن بڕوانامەی زۆرمان هەیە هەر وەکو احترامێک لەو شەهادەکەی ئەس بێ کەسانێک لای خۆمیشکان کە خاوەن شەهادەنە مەبەستەکە لەوەیە وەکو خۆم شخصی وەکو احتراماتێک لەو شەهادەکەی هەتا کەسێک شەهادی نەبی ئەسڵ پێویستم بە شەهادەکەی نییە ڕەنگە ئێستا مەسەڵی من بەشی سێرڤیسمەیە بە شوانەمە پێویستم بە شەهادەکان نییە بەڵام وەکو احترامێک لەو کەسێک کە چەندی ساڵە خوێندوویەتی حەلەقل دڵی خۆش برێ ئەەکەم ئیشەکەم بەدەستکەت ئەوە بەڕای میشەی زۆر جوانتە لە کاتێکا تایبەتر خۆشی کەیت سەردانی تۆکە و بە احترامێک بۆی ئەو بە شەهادەیەک و داوا لە تۆ کات پێویستە حسابیەوە بۆ زۆر ڕێز دە خوێندن و زانکۆ و شەهادە ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی جا هەر ئەمەی لەم بازنێ نەچمە دەرەوە پێش بۆ پرسیارەکانی ترم دەمەی پرسیاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەم تا چەند گرنگە کۆمپانیەکان یاخود لە کوردستان تا چەند توانیویانە سوود لەم کەسانە وەربگرن طبعا لە هەرمی کوردستان ئێمە بەشە زۆر ئیشانێکمان هەیە لە کۆمپانیان خۆم کۆمپانیایکی خۆم دوو خاوەن پێداویستیمان لەلا هەیە کە مەسەن بەشی کاڵ سەنتەرت هەیە بەشی لۆنە دیزاین هەیە ئەو بابەتانە پێویستی بە هاتوو چۆنی ئەگەر کەسێک بەپێی جۆری کەمەندانی جۆری تەمان کەندامیمان زۆرە دەبی زۆر گرنگی بەو بابەتە بدرێت کەسانێکن ئەو بەهرانەیەن بەڵام ئەتوانی ئیشەکە بکەن یعنی مەسەن کەسی وایە لۆنە مەسەن ڕێگە دەستێکی نەبیت مەسەن بەڵام ئەتوانی ئیشی دیکە لۆ بکە یعنی پێویستە گرنگیشی چکە ئەوانش کەسانێکی گرنگن لە کۆمەلگا لانی کەم ڕێزێکی باشە لە بگیرێ یعنی حەلەقەل ئەگەر هەر دامەزراوێکیان چەند دامەزراوێک کەسێک لەوانە وەرگری چکە خاوەن پێداویستی بێ زۆر نییە ڕێژێکی ئەوانی مەسەن ڕێژەکانیان کەماوە و دەبی ئەو ڕێزیان لێ بژیرێ و بە پێی زۆر ئیشەکان لەو شوێنی بەتایبەت خۆیان خاوەن توانە و بەهرەشن بەڵێ
دەمە پرسیاری بزنس و مارکتینگ لێ بکەم بازاری کوردستان چ تایبەتمەندیەکی هەیە لە ڕووی بزنسەکانەوە لە ڕووی مارکتینگەکان هەردووکی بە یەک پاکێژ دەمێت لە جەناب زۆر باش تاوان خۆشبەختانە هەرمی کوردستان و ئەتوان عراق بە تایبەتی یەکێکە لەو عراق یەکێکە لە وڵاتە باشانەی کە لە ڕووی زۆر سەرکەوتووە با شتێکی خۆش پێ بڵم زۆربەی گەنجەکانی خۆمان ڕوو لە ئەوروپا ئەتعادەک ڕوو لە ئەوروپا دەکەن لەو بزنس لەو شت بەڵام عراق یەکێکە لە وڵاتانی زۆرترین کۆمپانیایەتی بیانی دێنێریش دەکەن لەبەوەی لێرە هەم پارەکەمان قیمەتێکی زۆر باشی هەیە هەم لە ڕووی بزنسیشەوە ئەمە ئەتوانێت لێرە تۆزێک بە عاشقەوە بە هۆگرانەوە ئیش بکەین پارەیەکی باش لە بزنسەکانمان بەدەستبێنی ئەمن زۆر ئەتوان بڵم دڵم کراوانە ینی دڵ خۆشم گەشتبینێکی زۆر هەیە بەرامبەر هەمەوە بزانێک لە هەرمی کوردستان و ڕۆژانش کە سەردان دەکەت چکەم لە زۆر کۆمپانیا نێودوڵەتیش دەکەم و ئەوروپاشم زۆر دیتە ئەو بزنسەی کە لێرە هەیە ئەو مارکتینگی کە لێرە دەکرێت لە ڕووی نەزاعەتەوە لە ئەوروپا کەمتر ئەو نەزاعەتە هەیە ئەگەر هاتوو کەسێک لێرە بەڕاستی وەکو باسم کرد بە حشقەوە ئیش بکە لێ باشە زۆر باشە ڕۆژانە بەرەو پێش دەچی بەتایبەتی یاریمی کوردستان ڕۆژانە بەرەو پێش دەچی ینی وڵاتێکی داخراونینە يعني سبرو هندستان برو مثلا باكستان أو وڵاتانی کە شەڕی تێدایە سووریا وڵاتێکن ینی هیچ ئەمەلێکت پێ سنووردارە بەڵام هەرێمی کوردستان سوپاس بەخوار سەنەکەمان لە دۆخی ئابوووریی تەحەدێک باش و خراپیش داینە لە ڕووی ئەوەوە بەڵام دیسانیشەوە زۆر باشە و من زۆر دڵخۆشم کە ئەو هەموو خاوەن بزان دەبینی بە تایبەتی گەنجەکان کە ئێستا دەستیان بۆ پرۆژەکە ئەمە بۆ بزنس بۆ مارکتینگ چی لە ڕووی مارکتینگەوە تەمان ئێمە دابەشی دەکەین بەسەر دوو بابەت يعني احتراما لو كسا جاورا كان بتمانا كان زياتر بتمانا كان زور قناعتي ما بروسي ماركتينج او همش هنا والله يعني كمزوري تداهيا بلام دي صاروا من خم لو زور كومبانياتي جورا لهرمي كردستان ات عراقيش ايش دا كم كساني بتمانيش بلام باوري ما بروسي ماركتينج سير خوي بروسي ماركتينج بروسي زور بيروزا باوري من بو سو كان تو بزيك دامزريني اگر او مار او كومبانيا ماركتينج باش نبي لكوتايكدا هرز ديني لە کۆتاییدا کۆمەڵە گەنجێک بەئیش دەبن ئەگەر کۆمپانیای خاوەن بزنسێکی باشیش بوو بەڵام مارکتینگی باشی هەبوو لێرە کارمەندێکی زۆر خەڵکێکی زۆرتر ڕووی تێداکە ینی دادەمەزرێنی و توانای هەیە معاشی زیاتر بدە چکە تو ئەوەت باشە چکە تو بە کۆمپانیا ئۆتۆمبیل تەبی کە نەزانی بە بازاڕێکی ینی ئیسفادەت بە ئەو سلێمانیا و هەولێرە هەموو شوقەی توبی کە نەتوانی لە ڕێی مارکتینگی جوان زانستی هونەری تەکنیک بە بازاڕی بکە ینی هیچ نەکرد با ئەو هەمووی توبی لەم ماوەی ڕابردوودا کاتێکەوەنە زۆری بەسەراتەنە پەڕێوەبینیم بینیمان گەورەترین براندەکانی جیهان لە زۆرینەی وڵاتە ئەوروپیەکان چین تووشی بارودۆخێکی زۆر ناخۆشی کردن ئەو براندینە گەورەی ئەکرا جانتایەک بە $10,000 $100,000 اینجا دەمەوێت لەوە پرسیاری ئەوە بکەم تا چەند ئێوە بەتایبەت کە لەو بوارەدا پسپۆریتان هەیە و خول دەڵێنەوە پێتان وایە بتوانێت کاریگەریکی ئۆتۆ دروستکە لەسەر بیرکردنەوە تێڕامانینی کۆمپانیەکان بۆ براندینی خۆیان بۆ ناوەکان چونکە ئەوان پارێکی زۆر خەیاڵیان دروست کردووە بسەرف کردووە بەنمونە لەسەر هەرمس یعنی بتوانێت یەکەم شت ئەو بابەتی چین کە ئەو شتە ڕوودا یەکەم شت هۆشیاری خەڵکی 170 گۆڕی لەبەرەوەی دیتی کە ئەو پارە زۆرەی سەرف دەکا ئەوە نییە هەرچەندە من خۆم لەبەرەوەی لە سین کۆمپانیایکی تایبەتمە دەمێ لە سینش دروست دەکەین لە سینیش باش و خراپێت ئەمان کوالیتی باش و خراپێ ئەمن ئەو براندانە کوالیتی زۆر باش $100 بە $6 شتێکی بەس شتێک هەیە بەس بەمە باسکەم ئەو براندانە کە لە سینیش دروست دەکەن بە کوالیتی عالا دروست دەکەن ئەوە شتێکی عاشاڵ ناگرێت لەبەرەوەی زۆربەی ئەو شوێنانە ینی منەکو دوور و نزیک ناسم ینی وەکو کۆمپانیایەتەکان و سەرجاتم لەسەر هەیە بەڵام لە کۆتاییەکەش داوەشتێکی زۆر خراپ بوو ئەوە شۆکارێکی بەڕاستی بۆ سیاسەتی خراپی ئێستا دەگەڕێتەوە کە لە ئەمریکا پەرەو دەکرێت ئەوەیە چکە تو قسەیەک بە من بڵێ تەمەنە من جواب دەدەم بۆ سینیش جوابی داوە بەڕاستی چکە دیسانیشەوە لە کۆتاییەکەیدا بازارێکی خراپی دروست کرد بۆ بڕاندەکان چکە ئێستا بڕاندەکان زۆربیان چۆلن یان خەڵک ئەو ئەمە شتێکی لە جۆش خڕۆشەی نەماوە ئێستا خەڵک پێشتر جانتایەکی $300 پێ بوو پۆزی پێ لێدا کوردەوەی دەرن ئێستا کە تۆ گە بێ لای من ڕەنگە نەتوانێت و پۆزە دەرمەوە سینیە لە کۆتایەکەدا بەڵام بەڕاستی بازارێکی خراپ لە قانیانی ئەوە دیارە هەنی بەڕاستی مەبەسم لە بڕاندەکان بەڵێ ماوەساوەگر بازاری کوردست بورە گەورەترین ئەو هەڵانە دەمێ بپرسم کە کۆمپانیا بچووکەکان ئەنجامی دەدەن زۆر جار کۆمپانیا بچووکەکان لە پێناو ئەو هەڵپەیەیانە گەورە ببن هەندێک هەڵە دەکەن زۆر گەورن چین لە هەڵە گەورەکان تمەی زۆر زۆرە خۆمان باوەڕ بە هەموو کۆمپانیایك دەبێت تمەی هەبی لۆ بەرەو پێشچوونی خۆی بەڵام کەسێک تازە دامەزرایە چاو لە کەسێکی زۆر گەورە دەکات
ئێمە لەگەڵەوە داینە چاو لە کەسی گەورە نەکەی بەڵام ناکرێت تو بێ کۆمپانیایە کە چەند ساڵە دامەزراوە $10,000 $5,000 ڕەنگە لە ڕۆژێک لە ڕێکلاما سەرف بکە تو لە یەکەم ستێپەوە بچی پارێکی زۆر سەرف بکەی کێشەکە ئەوەیە کە چاولێکەریەک دروست بووە تو دەڵی خاوەن کۆمپانیایەکە وایە منیش ئەوها دەکەم بە 2 ڕۆژ زۆربەی خاوەن بزنسەکان ئێستا کە دادەمەزرێن پارێکی زۆر سەرف دەکەن ئەوانێک ئێستا شارەزایکی بازاڕ نینە بەبێەوەی کە ئەزمون دروست بکەن یعنی کێشەیە تو بێ چاو لە بزێکی زۆر گەورە بکەی لە مانجی یەکەم و ساڵ یەکەمت پارێکی زۆر سەرف بکەی گەورەترین غەڵەت ئەوەیە دوام نەزانینی ئەو تەکنیکانەیە کە تەمەنیمە لە هەرمی کوردستان لە ژووری بازرگانی ئەو کەسانی کە کۆمپانیادا دەمەزرێن بە تایبەتی ئەوان غەڵەتی زۆر دەکەن هێشتا تازە کۆمپانیاکەیدا دەمەزرایە چەندین خاڵی لۆ دروست دەکە کە ڕسوماتی زۆرە زڕیباتی زۆرە ئەو بابەتانەی زۆرە بۆیە بە باوەڕی من گەورەترین هەڵا کە خاوەن بزەکان لە ئێستا لە هەرمی کوردستان دەکەن کاتێک بزێک دادنی بهێڵە ئەزمون فێرت کە بهێڵە ببینی لە سزەر دەکەی لە قازانز دەکەی کامە باشە کامە خراپە ڕاستە خۆت چاولێکەری کۆمپانیایەکی دیکە مەکە کە ئەو بڕەپارێکی زۆر سەرف دەکات چکە لە کۆتاییدا تو دێ سەر بابەتشی مفلیسی بۆیە قەناعەت لە بزنساکە زۆر مهمە ئەمن خۆم قەناعەتم لە دروست بووە ئەگەر خاوەنی 100 دەفتەر بم لە ڕۆژێ ئەگەر قەناعەتم نەبی بە قورئانم نار تێر ناوم زۆر قەناعەت زۆر مهمە بەڵام خێرانەکردنی لە پرۆسەی قازانسکردنەکە بە تەکنیکی بچێ پێش بەس ڕەنگە پێیان وا بێ شۆڕومێک و دوکانێکی گەوری کەشخەی نەبێ نەتوانێت بفرۆشێت ئەوەش بابەتی قەناعەتەکە دەمە پرسیاری شتێکی کە بکەم سەر ڕایبوونی کۆمەڵک بازار و بزنسی گەورە لە کوردستاندا بەس تایبەت ئەم قسانم بۆ پارەدارەکانی کووردە کورد لە ناو کوردستان دەوڵەمەندەکانی کورد لە ناو کوردستاندا بۆچی کەمتر بەرە ئەو کۆمپانیایانە دەبی کارگە نابینین هەڵپیان بۆ ئەوەی خۆیان شت دروستکەن بنێرن زیاتر بەکارهێنن سەرڕای ئەوەی کە ئەو بازرگانی شار بەکارهێنن زۆر باشە دەمەوێت شتێکی ئازەکەم لێ ڕاستکەم هەرمی کوردستان یەکێکە لە وڵاتانە لەشێکە لەو تەمەنامە بەڕاستی دەمێت بە کوردستان برێن وڵات ئەچەندەمە بەشێکی لە عێراق بەس بەلایمەوە کوردستان وڵاتە شێوازی کارکردن و شێوازی دەزانن زۆر ڕاستە ئەمنوکو خۆم لە کوردستان زۆر تەواو لەلایمە مقدسات بە وڵات ناوێدین شتێکە هەرمی کوردستان سواز وەختەمان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو چەندین کارگەمان لە هەرمی کوردستان دامەزراندیە وەکو سەپۆرت وەکو بەڵام ئەوانەی کە کارگەیدا دەمەزرێن کەسانی نۆرماڵن ینی مەسەن دەبی بچن پارە قەرزکەن قەرزی برچوو وەرگن باشە زۆربەی زۆری ئەوانەی کە دەچن لە دەرەوە شت دێنن یاخود لە دەرەوە بەرهەم دێنن بۆ دوو کار دەگەڕێتەوە کە لێرە کارگە دروست ناکەن یەکەم ئەو باز و زەڕیبەی کە لەسەریتیان کە پێویستە حکوومەتی هەرمی کوردستان چەند ئەمە لە ڕێگای نووسراوە لە ڕێگای منەظەماتەوە ئەمە تەقدیممان کردێ دیژنەمان پێکەنایە کە حکوومەتی هەرمی کوردستان پێویستە هاوکارێکی زۆر باشی هەموو ئەو کەسانە بکە خاوەنی پارێکی زۆر لێرەوە کارگە دروست بکەن بەڵام بەڕاستی ئێستا هەر لە سلێمانی کۆمەڵە کارگەیەکمان هەیە داخرانە بۆی زەڕبەی زۆر بۆی مەسروفی زۆر بۆیە بوونی زەڕی بە و خەرجێکی زۆر پارێکی زۆر لە ئەو بابەتە ینی وای کردێکە کەسەکان لێرە کارگەدانانی دەچنە دەرەوە شت دێنن بە تایبەتی سینکە چونکە بەداخەوە ینی سەرڕایبوونی سەلیقەیەکی زۆر جوان ئەو هەموو دیزاینەرە چاکانە بە تایبەت جلوبەرێک دەبینین هەموو دەچن لە تورکیا لە خاصەمە دەوڵەمەندمان زۆرە هەرمی کوردستان زۆر لە لای خۆمان نەبێت هەرمی کوردستان قەناعەت کە ئەوەندە دەوڵەمەندی لێیە ئەوەندە دەوڵەمەندی لێ ینی لە زۆر وڵاتی نایبینی ئێمە پارەی خۆمانە دیزاینەری خۆمانە و کڕیاریشی خۆمانە دەکرێت کوردی خۆشمان زۆر زیرەکە لە بواری بزنس لە بواری داهێنان لە بواری زۆر شت دەمە پرسیاری وەرکشۆپەکان لێ بکەمانی کە پێشکەش کردومەوە ساڵگرد دەمێ بڵێم کە کامیان زیاتر کاریگەریان هەبووە لەسەر خودی خۆت وە بەشداربووەکانی شت بۆچی بەشکل عام بەڵێ بە شێوەیەکی گشتی کۆرسەکەی من هەمیشە لی فێردەبم کە بە خۆشم کۆرسەکەی دەم لە قسەکانی خۆم دووبارە بە خۆشم خۆ فێردەبم ینی ئەبدێتە لە خۆم گەنجی سەرکردە لە گەنجی سەرکردە تەمەنە بەشێک بزنس و مارکتینگە لە گەنجی سەرکردە هەیە بەڵام بەشێکە تەمەنە بەشی زۆرمان هەیە لە ئەوەکان بەس گەنجی سەرکردە ینی لە ناوی ڕۆدەچم کە پێشکەش دەکەم ئەو بەشداربووەکانیشم ئەزانم کۆرساتمان زۆرە بەزار نابی لە وتنەوەی بەشداربووەکانم شایدیەوە 10 ساعتم قسەی بکەم مادی نابم ئێستا بە خۆت ئاگاداری ئەو نزیکی 7 ڕۆژەم لە سلێمانیم هەموو ڕۆژ کۆرسم هەیە هەموو ڕۆژ 7 ساعت ئەسڵان لەبەر ئەمن نازانم عشقێکی زۆرم لە گوتنەوەیدا هەیە ینی دەمەوێت ئەو خەڵکی کە لەوێ لەبەرەوەی خۆم لە پرۆسێکی هەژاری تێپەڕیمە لە پرۆسێکی فەقیری تێپەڕیمە باوڕم وایە ئەو کۆرسانە بەڵکو ئەبدێتی بیلۆ گەنجەکان کە هەلەقل بەهۆی ئەو کۆرسەوە بڕەپارێک پێیا بکە سبەی لە شوێنێکدا مەزرێ توزانم کەسەکە بێهیوایە بەهیوابی تۆ لە ژیانی خۆی ئەوە زۆر خۆشە چێژ لە قەناعەت کام نەمیشەم گوتی ئەم لەبەر تەمەن کۆمپانیایەکانی خۆم ئەو داهاتەی کە ماگەیان لە کۆمپانیایەکانی خۆم پیا دەکەم
ئەوەندە دڵخۆشم ناکە وەکەوەی کە ڕۆژان لەگە خەڵکی دادنیشم گەنجێکی استفادەی دەکەم زۆر دڵخۆشم دەکە ئەمە وەکو شخصی خۆمەوە ڕاست ئەمەیان معنەویە و ئەویان مادیە بە دڵنیاییەوە لە سەردەمی دیجیتاڵیدا چ ئامۆژگارێکت هەیە بۆ ئەو گەنجانی کە ئێستا دەبینین زۆر ئیشی دەسووردی ئەوانە کە دانەوێت بڕاندی خۆیان دروست یەکێک لە بابەتەکان کە سەرکەوتووی بزنسە سەرکەوتوی هەر کەسێکە لە ژیان یاخۆت بەڕاستی ئەو دنیاوە لە هاتوو پێ گوترێت مارکتینگ لە ڕێگەی دیجیتاڵەوە یان لە ڕێگەی سوشیال میدیا و باشە دیجیتال مارکتینگ بوونی سوشیال میدیا پێگەیەکی زۆر گرینگە بۆ ناسانی هەموو بزنسێک لەبەرەوەی تو بە ئاسانی لە هەموو شارەکان تارگێتەکانی خۆ دەبینیەوە کڕیارەکانی خۆ دەبینیەوە بۆ ئاسانی ئەتوانیش تەوانەویش لە سوشیال میدیا شەوە دیسانە تەکنیکی هەیە هونەری هەیە شێوازی خۆناسان و تەرتیباتیە بەس بەڕاستی خەڵکانێکی زۆر هەیە لە ئێستادا سوشیال میدیا ئەسڵیان قەناعەتی پێ نییە باوەڕی پێ نییە لە کاتێکدا خاوەن بزنسی گەورە و گرانە یعنی تۆ کە دوکانێک لێرەدانا تا کڕیارێک لێرە دەبینیتەوە هزار کڕیار لە سوشیال میدیا بە ئاسانیت و دەبینی خاصە ئێستا کە سپۆنسەر هەیە پار لێدان هەیە مەسەڵەن بە پارە توانی خەڵک شتەکان ببینی ینی بە ئاسانی خەڵک ئەبینی بەڕاستی لۆ سوشیال میدیا ینی سامن 550 کارەکان ڕێگەی سوشیال میدیایە ینی لە خەڵک لە ڕێگەی سوشیال میدیا من دەبینی بەڕاستی ئەگەوە سوشیال ڕاستە لە ڕێگای منۆزەماتەوە عەفو بکە لە ڕێگای منۆزەماتەوە خەڵک دێت ئەنی لە ڕێگای منۆزەماتەوە خەڵک زۆر دێ بەس لە ڕێگای سوشیال میدیاەوە هەر خەڵک زۆر زیاتر ڕاستە مەسەلەن ئێوە پێشبینی گۆڕانکاری چی دەکەن لە بازاڕی ئێستادا کاتێکە باسەکەمان لەسەر باسی سوشیال میدیایە زۆر لە شتەکان گۆڕاون ئێستا کۆمەڵێک دوکان دەبینین لە شوێنێک لە جێگەیەک زۆر پەنایە زۆر بچووکە بە جیاوازی بیرکردنەوەی پێشووتر دەبوو کەسێک لەسەر جادەیەکی سەرەکی بە ڕێگەی بەڵێ لە ڕێگەی سیارە ئاسان بێ لە لای ئەوانە بەڵام ئێستا دەبینین هەندێک شوانەیە وا بیر دەکەنەوە لە جێگەیەکە بەڵام بازاڕەکەی ناو سوشیال میدیایە جا بۆ داهاتوو ئێوە چاوەڕوانی چی دەکەن و چی پێشبینی دەکەن کە بیگۆڕێن پێشبینی من وایە هەر نەک پێشبینە کار شتێکە خۆی واقعش ڕوویدا بازار بزنس لەمە دووە هەمووی دەبتە سوشیال میدیا ئەوڕۆ بازاری چێ لە ئێستا زمانی خۆی دیان گوت چێ دوکانەکەی ڕوکنە دوکانەکەی ناو بازارە بەڵام ئێستاکەوەی کە چێ لە سوشیال میدیا بە قوتە چێ سافاکی جوانی هەیە چۆن ڕوکنێکی سوشیال میدیا فەیسبوکمان دەستکەوە مامۆستا دوکانێکی ڕوکی فەیسبوکمان چۆن دەستکەوە سارە یعنی دانانی سافەیەکەوانە پرۆسی ئاسان تەمەنە وەکو منظەمەکەی خۆشمان بێ بەرامبەر هەر کەسێک کە دەوێت ڕاوێژکاری لۆ دەکەین بە خۆڕایی ڕێگەی کەناڵە کەشتانەوە ئاز دەکەم ئەوەی باسکەم هەر کەسێک ڕاوێژکاری دەوێت بە خۆڕایی بۆی دەکەین پێمان بڵێ گەر بزێکی هەیە لە ڕێی سوشیال میدیا وەکو پێیش دابنێ و ئەکاونت دابنێ چ بکە هەموو شتەکانمان بێ بەرامبەر لۆ ئەو بەڕێزان دەکەین کە سەدامان دەکەن یاخۆ پەیوەندیمان دەستان خۆش بێت ماندوو نەبن زۆر پرسیاری ترم ماوە بەڕاستی مەبەستم بوو لەگەڵ جەناتان باسیگەین جا هەر ناشکرێ ئەوەندەش زیاتر ماندوو بکەم بابەتەکەش خۆی زۆر پڕە بەڕاستی من زۆر زیاتر سوپاسان دەکەم ئەنجا نازانم ئەوەندەی پرسیومە ئەوەیە کە دڵی ئێوەی پڕ کردبێتەوە بۆ ئەم پرۆگرامە گەر شتێک ما بێ مەبەست بوو بێ باسیکەی کاتی کۆتای پرۆگرامەکە دەمەوێت آخر پێیامی منەوێت لە هەموو گەنجەکان هەم لە بواری شخصی حیاتی خوان هەم لە بواری بزنسدا ئەوەیە کە هیچ کەسێک بێهیوان نەبی لە ژیانی هەمیشە خوای گەورە دەرگا چی دانایتەوە کە ئینسان پێی بگات بەڕاستی ئەوانی کە هەژارن ئەوانی کە نەبوون ئەوانی کە بێپارنە ئەوانی کە ئەسڵ لە ژیانیاندا تو شێوەدا و شکستێک بووین ئەوەیە کە ئینسان قەت بێ ئومەل نەبی هەمیشە بە دوای بزنسی خۆیدا بە دوای بەهاری خۆدا بگەڕێ خۆی لە چ بارەیەک دەبینیتەوە بارەکانی خۆی لە چدا ڕابدەینیتەوە ئیشی لەسەر بکات جا لە کۆمپانیای بلا شوێنێبی من مستەوەی هەموو کەسێک ئەگەر ناتوانانی بزنسێکی شخصی خۆشی دامەزرێنی حەلەقەڵ بەڕاستی بگەڕێ بە دوای بزنسێک دانەنیشی لە ماڵێ بگەڕێ ئەمن سەمانی خۆی کە ئەو کاتی عەزم لە بواری ڕاگەیاندن بوو باران دەباری فەقیری ژوین پارەشمان نەبوو بە پێیان ڕێگای ئەگەر هەولێر شارە زابی ڕێگای ئەنجارە بوو بە ساعتم دەبڕێتە کەناڵێکمەدی سیڤەکەشم تەرتەر بەبوو لە کەناڵێک دامدەنا بەڵکو کە وەرم گری حەسن بەلاش ئیشکەم مەبەستم چ ئەو کاتەش کە گسکەش بوو بەڵام ئەمەلم هەبوو عەزم دەکرد ئیش بکەم چکە هەر لە کۆتاییەکەدا ئەزمون خڕ دەبیتەوە تو لێکراتەقێ و بزەشی گەورە دروست دەکەی ئینسان ناوی بێ ئەمەل بی ئینسان ئەمن کە 2008 کە لە شاری هەولێر هاتمە هەولێر بۆی فەقیری و ئەمڕوان زم بەزێش هاتمە هەولێر کەسێک بوو فڕاژم لە خستخانی تێراوە کارمەندی پاکەرەوە بووم بەڵام بە ئەمەل و بە تاقە و توانای خۆم سپاس و خواسە دوو کۆمپانیای گەورەم هەیە مەبەستمە ئینسان قەت لە ژیانی بێهیوانە بی لە هەم لەوکو شخصی حیاتی خۆی کاتێک کێشەی حیاتی شخص ینی هەیە لە ڕووی ماڵیان خێزە یاخود لە ڕووی بزنس و داهاتی کەم
و سیقەشیان بۆوانە بی کە ئەو بڕەپارێک کە بەدەستیان دەکەوی پێی رازی بن چاو لەو کەسانە نەکەن کە پارەی زۆریان بەدەست دەکەوی مەمنون من کە 100,000یان بەدەست دەکەی بەرەم پارەکەیان حەڵال بی ئەوە زۆر زۆر مهمە. دەستەکان زۆر خۆشحاڵ بووم هەمیشە پڕ ئێنەرژی و هێز و زە و توانای باشن. بینەروی سەر خۆشەویستەکانم هیوادارم ئێوەش هەمان وزەتان لە مامۆستا گروەرگرت بێت کە بە خۆشحاڵیەوە لەم پرۆگرامە جەنابیان بەڕاستی ماندوو بوون تا هاتوونەتە لای ئێمە ئەم پرۆگرامە پێشکەش بێ ئێوە بکەن. ئامانجی سەرەکی ئەوان ئەوەیە وەگوتی دڵخۆشی ئەوەیە کە کەسێک سوود دەبینێ لە قسەکانی. جا وەک هەمیشە و هەموو دەزانین ئەو کەسەی کە دەتوانێت پزیشکی ڕاستەقینەی تۆ بێت تەنها خۆتی بۆیە تکایە هێز و توانە بدەنە بەر خۆتان هیچ کات بێ هیوامە بن و لە ئێواری سلێمانیش هیوادارم هەمیشە هیواتان پێبەخشین. چاد و بەختەوەر.